سەفارەتی عێراقی دەستی هەبوو لە پشتی دەرکردنیەوە سویسراش دەرکراین بۆی چالاشی سیاسیمانەوە. دکتۆر کامەران بەدرخان لەو کاتە ئاسوو بوو بۆ ئەمریکا بۆی کێشەی کورد لە ئومەمی متحیدە بخاتە بەردەمی UN. ئەو ئەدیب و نووسەر و قەڵەمانەی کە خۆیان فرۆشت و لە بەغامانەوە و بیرروباوەڕی خۆیان فرۆشت کێ بوون؟ کامیلژیر نووسەر و سیاسی لە چەنەڵقەیەکی ڕوودا و مێژوودا ئەزمموی سیاسی خۆی و قۆناغەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد دەگێڕێتەوە. یەکێک لەوانە کەسێ بوو کە هەموو کتێبەکانی سەدام حوسێنی وەرگێڕا بۆ ڕووسی، یەکێکە لەوانە کە مابەوە لە بەغا هەموو کتێبەکانی سەدام حوسێنی وەرگێڕا بۆ کوردی و لە ئێرانیەکانتانە پرسی کەی شۆڕشەکەن لە وەڵامە پێیانەوتن هەر کات شا فەرمانی دەرکرد. وەڵامەکە ئەوە بوو یعنی ها ئێوە لەسەر داوای شا شۆڕشەکەن. ڕوودا و مێژوو بەشی سێم شەوی سێشەممە کاتژمێر 9:05